بەگۆڕی مام جەلال قسەکانت ڕاست نین. بقول مام جلال شين خارفة بقول مام جلال أخفنت تتراصنا. ئەمە وەڵامی عەلی تەتەری پارێزگای دهۆکە بۆ باڵ و تاڵەبانی سەرۆکی یەکێتی. سڵاوتان لەبێت. سیڤەر مەلاسەرم لە پایتەختەوە باسی وەڵامە توندەکەی پارێزگاری دهۆک بۆ سەرۆکی یەکێتی دەکەم. چەند ڕۆژێک پێش ئێستا باڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی لە دیداری مێری لە هەولێر بەشداری کردو گوتی: من لە سلێمانی دەست بۆ یەک ئەندامی پارتی نابم کەچی لە دهۆک دژایەتێکی زۆری یەکێتیەکان دەکرێت، خانوو ماڵیان دەڕوخێندرێت، تەنانەت لە قوتابخانە و زانکۆکان ڕێگری لە خوێندنی منداڵی ئەندام و لە ئەنگرانی یەکێتی دەکرێت. ئەمڕۆ عەلی تەتەر پارێزگاری دهۆک بە توندی وەڵامی باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی دایەوە و بە باڤڵ تاڵەبانی گوت: بە گۆڕی مام جەلال قسەکانت ڕاستنی، هەرگیز وا بیریش مەکەرەوە کە ئەوەی ئێوە لە سلێمانی بەسەر پارتیەکانتان هێنا ئێمە لێرە دووبارەی بکەینەوە. پارێزگاری دهۆک لە کۆنگرە ڕۆژنامەوەەکەیدا گوتی: بە تەحەداوە بە باڤڵ تاڵەبانی دەڵێم با ناوی یەک ئەندامی یەکێتیم بۆ بێنێ کە لەسەر ئەوەی ئەندامی یەکێتی بووە خانوەکەی ڕووخابێت، نەک لەم چەند ساڵە تەنانەت باڕووداوەکە لە سەردەمی شەڕی ناوخۆش ڕوویدا بێت، چونکە لە دهۆک ئەم کارە نەکراوە و ئەم قسەیە ئەسڵ و ئەساسی نییە. دەربارەی ڕێگری لە خوێندنی منداڵان ئەندامی یەکێتی عەلی تەتەر دووبارە بە تەحەداوە با باڤڵ تاڵەبانی گوت: تەحەدا دەکەم تەنها ناوی یەک ڕووداوی لەم شێوەیەم بۆ بێنە کە قوتابیەک لەسەرەوەی باوکی ئەندامی یەکێتی بووە لە خوێندن دوور خرابێتەوە. بۆیە ئەم قسەی تۆ هیچ ڕاستیکی نییە. لە کۆتایی قسەکانیدا پارێزگاری دهۆک گوتی: ئێمە نەمانویست دوای قسەکانی باڤڵ تاڵەبانی کێشەکە گەورەتر بکەین، ئەگەرنا سکاڵامان لە دژی سەرۆکی یەکێتی تۆمار دەکرد. بەڵام لێرەوە پێی دەڵێن پێویستە لەسەر ئەم قسانەت داوای لێبوردن لە خەڵکی دهۆک بکەین.